بەر لە کۆتایی هاتنی ماوەی سەرۆکایەتیەکەی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا چەند جوڵەیەکی گوماناوی دەکات و پسپۆڕانی ئەمنی ترسی وەشاندنی گورزیان هەیە بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران. دۆناڵد ترامپ لە نوێترین لێدوانیدا بۆ یەکەم جار ئاماژەی بە ئەگەری بەردەوام نەبوونی کرد وەک سەرۆکی داهاتووی ئەمریکا کاتێک ڕایگەیاند کات دەری دەخات کە جارێکی دیکە لە سەرۆکایەتی ئەمریکا دەمێنێتەوە یان ئیدارەیەکی دیکەی ئەمریکا بەڕێوە دەبات. ئەوەش لە کاتێکدا پێشتر ڕەتی دەکردەوە دەستبەرداری سەرۆکایەتی بێت و جەختی لەوە دەکردەوە کابراوەی هەڵبژاردننی سەرۆکایەتیەکەیە. بەر لەم لێدوانە سەرۆکی ئەمریکا چەند گۆڕانکاریی گەورەی کردووە لە پنتاگۆندا. لە پێشیانەوە گۆڕینی مارک ئیسپەر وەزیری بەرگری و دانانی کریستۆڤەر میلەرە کە بەڕێوەبەری نیشتیمانیە بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر. هەروەها گەورەی ڕایۆشکارانی پنتاگۆن لە کۆشکی سپیش دەستی لە کارکێشایەوە و ئانتۆنی تاتا ئەو پۆستەی پڕکردەوە. لەو بارەیەوە ڕۆژنامەی جۆریزالیم پۆستی ئیسرائیلی راپۆرتێکی بڵاو کردووەتەوە و ئاشکرای کردووە کە هەماهەنگێکی نهێنی هەیە لە نێوان ئیسرائیل و ئیدارەی ترامپ سەبارەت بە ئێران. سەرچاوەکە باز لەوە دەکات کە لە ئێستادا نێردراوێکی باڵای ئیدارەی ئەمریکا بە ناوی ئەلیوت ئەبرامز لە ئیسرائیلە بۆ گفتوگۆ لەگەڵ بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل. هەروەها دەڵێت بڕیارە مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکاش هەفتەی داهاتوو سەردانێکی سێڕۆژەی ئیسرائیل بکات و لەو بارەوە گفتوگۆ بکەن. هاوکات پێنجشەمەی پێشووش ئەفیف کۆفاخی سەرۆکی ئەرکانی سوپای ئیسرائیل لەگەڵ مارک مێلی هاوتە ئەمریکیەکەی گفتوگۆی کردووە. هێربەرت ماکماستەر ڕایوەشکاری پێشووی ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی دۆناڵد ترامپ لە وتوێژێکدا لەگەڵ کەناڵی فۆکس نیوز هێرشکردنە سەر ئێرانی بە ئەگەرێکی نزیک زانی. ئەوەش لە ئەنجامی مەترسیەکانی ترامپ لە هەمبەر سیاسەتەکانی جۆ بایدن بەرامبەر بە ئێران و ئەگەری گەڕانەوەی بۆ ڕێکەوتنە ئەتۆمیەکە کە پێشتر پاشەکشەی لێکرد بوو. هەر لەو چوارچێوێدا بەرپرسانی پێشووی ئەنجومەنی ئاسایشی ئەمریکی دوودڵی خۆیان لەو گۆڕانکاریانی ترامپ لە پنتاگۆن ئاشکرا کردووە کە ئەگەر هەیە کۆتاییەکەی هێرشکردنە سەر ئێران بێت. لەلایەکی دیکەوە پێگەی ڕادیۆی گشتی ئەمریکا NPR لە سەرزاری کۆریشاک کە لە پێگەی ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانیدا بوو لە کاتی سەرۆکاتی جۆرج دەبلیو بوشدا دەڵێت سیناریۆی هێرشکردنە سەر دامەزراوە ئەتۆمیەکانی ئێران دوودڵی لای سەرجەم پسپۆڕانی بواری ئەمنی دروست کردووە. شاک باز لەوەش دەکات کە ترامپ دەیەوێت کۆتایی سەرۆکایەتیەکەی با دروستکردنی پشێویەک بەجێ بێڵێت بەتایبەت دوای ئەوەی کە ئەو کەسانی لە پنتاگۆن دایمەزراندون کەسانی نزیک لە خۆین. هاوکات شاک ڕایگەیاندووە کە ئەو کارە ئاسان نییە بۆ ترامپ بەتایبەت کە بەر لە هەر هێرشێک پێویستی بە هەماهەنگی دەبێت لەگەڵ ئەو هاوپەیمانانەی ئەمریکا کە دژی هەنگاوێکی لەو شێوەیەن. هاوشانی ئەم راپۆرتانە ڕۆژنامەی نیویۆرک تایمز ئەمریکی هەواڵێکی بڵاو کردەوە تێیدا دەڵێت لە مانگی ئابدا کەسی دووەمی قاعدە بە ناوی ئەبوو محەممەد میسری لە ئێران لەلایەن چەند سیخوڕێکی ئیسرائیلەوە کوژراوە. ئەو هەواڵەش نیگەرانی لای کۆماری ئیسلامی دروست کردووە. وەزارەتی دەرەوەی ئێران لە بەیاننامێکی فەرمیدا بە توندی هەواڵەکەی ڕەت کردەوە و پێی وابوو کە واشنتۆن و تەل ئەبیب دەیانەوێت چالاکی گروپە توندڕەوەکان بە ئێرانەوە گرێ بدەن.